هەفتەی پێشوە سەردانی ئەو ڕێگایانە کرد و بڕیاریاندا بە ئەو جێگایانەی کە پێویستەکە خێرایەکەی زیاد بکرێت زیاد کرا لە 60 کیلۆمەتر بۆ 80 کیلۆمەتر. سەر ڕێگای کەلات بۆ کفری کە کامێرای خەڵ بۆ خەڵدانرا بۆ خەڵک زۆر گلەیە وایە نەکرد لە هەندێک جێگا ئەو خێرایی کە دانراوە زۆر کەمە لە چاو ڕێگاکە هیچ گۆڕانکاریەکرێت لەسەر ئەو خێرایانە. بەڵێ سەرەتا بەخێر بێن. ئەو ڕێگایە پێشووتر کامیرەی خاڵ بۆ خاڵی لەسەر دانرا و لە ناوی لادیەکانە بەڵێم ئەو ڕێگای بە ناو لادیەکانە ڕۆژ ناو لادیەکان خێرایەکەی 60 کیلۆمەتر بوو لە کاتژێرەکە. بەڵام ناڕزایەکی زۆر دروست بوو لەلایەنی هاوڵاتیانەوە ئەوەی بەو ڕێگایە هات و چۆ دەکات. ئیتر پاش ئەو ناڕزایە نووسراوێک لەلایەنی ئیدارەی شاری کفری و هاتوچۆی کفری و قایمقامەتی کفری نووسراوێکمان بۆ هات بۆ بەڕێبەرایەتی هاتچۆی دارەگەریمان ئێمەش یعنی داواکاری هاوڵاتیان ئەوەیە کە ناڕزاییان زۆر دەربڕیوە دەربارەی ئەم ڕێگایە. بۆیە بەڕێبەرایەتی هاتوچۆی دارەگەرمیان نووسراوێکی ئاراستەی ئەو کۆمپانیایە کرد کە ئەم خێرایە ناڕزایەکی زۆری لەسەر دروست بووە. بۆیە خۆشبەختانە لەلایەن کۆمپانیای ناوبراوە لێژنەیەکی تایبەتمەند هات بۆ پێداچوونەوە بەو ڕێگایە و لێژنەکەیش لە هەفتەی پێشووە سەردانی ئەو ڕێگایانە کرد و بڕیاریاندا بە ئەو جێگایانەی کە پێویستەکە خێرایەکەی زیاد بکرێت زیاد کرا لە 60 کیلۆمەتر بۆ 80 کیلۆمەتر و لە ئایندەیەکی نزیکدا دەچێتە بواری جێبەجێکردنەوە. کاکسامان لە چەند جێگا گۆڕانکاری کراوە لە خێرایەکان و لەکەیەوە هاوڵاتیان شۆفێران کە بە ڕێگەیات چۆکەن بۆ سیستمە تازە بۆ شێوازە تازە سەرپێچیان بۆ تۆمارەکە. بەڵێ ئەبێ شۆفێران ئاگادار بن هەتاکو و ئەو هێمایانە لەسەر ئەو جادەیە بێ پابندی ئەو هێمایە بن. ئێمە ئێستا لێژنەکە بڕیاری داوە کە لە سێ جێگا ئەو خێرایە 60 کیلۆمەتر دەگۆڕێ بۆ 80 کیلۆمەتر واتە لە لادێی ناساڵح و وەلیهێر لەگەڵ لادەی سەیدەمان هەیە. بەڵام تەنیا یەک گۆڕانکاری بەس پێشی فلکەکەی ناساڵح 60ەکە وەکو خۆی دەمێنێتەوە. بەڵام لە ئەمدی و ئەو دیوی خێرایەکە بەرز دەبێتەوە بۆ 80. بەڵام ئەبێ شۆفێران ئاگاداری ئەوە بن هەتاک و خێرایەکە گۆڕانکاری بەسەر دادێت و هێماکان نەگۆڕین بۆ 80 با شۆفێران ئاگاداری ئەو بن پابندی هێماکان بنەوە. ئێستاکە خەڵکی واتە شۆفێران واتیە بگەن کە ئێستاوە بڕیار دراوە بە گۆڕینی خێراگە خێرای گۆڕاوە نەخێر هەتاک و ئەو کاتەی خێرایەکە دەگۆڕدرێ هێماکان کەی هێماکان گۆڕا لە 60 بۆ 80 ئەو کاتە ئەتوان پابندی 80کە بن واتە هەتاک و ئێستاکە هەر 60 کیلۆمەتر لە کاتژێرێکەیە تا ئەو کاتەی هێماکانە گۆڕین. باشەوەی وەقسەتان لەگەڵ کۆمپانیاکە کرد بێ کۆمپانیا قەراریان داوەکەی و هێمانە بگۆڕن و بڕاتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ ئەو کۆمپانیای کە تەمان ئەو لیژنەی تایبەتمەندە کە هاتن لیژنەکانی خۆ ئەندامانی هاتوچۆی لەگەڵا بوو بڕیاری ئەوەیان داوە نووسراویان کردو بۆ کۆمپانیەکەش پێویست دەکات ئەو خێرایە بگۆڕن کەی خێرایەکە گۆڕدرا چکەم ئەوانشەڵێ چەند کاتێکی پێویستە بۆ ئەوەی دەستکاری خێرایەکە بکەن و خێرایەکە بگۆڕن و کاتەکەی بۆ بگۆڕن. پاشەوە گۆڕا ئاگدار دەکرێنەوە. پاش ئاگداکردنەوە ئێمە هێماکان دەگۆڕین. پاشەوەی هێماکان گۆڕایتر خەڵکەتوانێت واتە شۆفێرانتوان پابندی ئەو خێرایی بن کە لەسەر جادەکە دیاری دەکرێت.